دوام قۆناغ چی بوو؟ ثم حبب إليه الخلاء. رسول الله صلى الله عليه وسلم چی لا خۆشەویست بوو؟ تەنیایی، خەلوە، حەزی بە تەنیایی بوو، چونکە میلەت و شەعب هەمووی خەریکی کوفر و شیرک بوو. ئەویش ئاماژەی بۆ هاتبوو کە ئاماژەی وەحی بوو و تەوحیدی لە خۆی گرتبوو لەناو ئەو کوفر و شیرکەی خەڵکیە حەزیەکرد دوورکەوێتەوە، تەنیا بێ، بۆی هەم ڕێگایەک بدۆزێتەوە بۆ ئەو خەڵکە و هەم خۆشی پارێزراوە بێ لەو گومڕایی کە ئەوان لەسەری. ئەم خەلاءە ئەمڕۆ خەڵک گینی کردەوە بە چلە کێشان و خەڵوەت کێشان و نازاوم بابەتان، واڵێن سونەتە، سونەت نییە. وایە کابرا چل ڕۆژ دەچێتە عەشکەوتێکەوە، ڕۆژی دەنگێ خورما خواوم و ڕۆژێ بە ڕۆژەوە بێ پارچێ و دەنگێک و یارە دەنگێک و دوایی یەتە دەرەوەی تر مەلایکەی دیوە و بووە بە شێخی گەورە و ئەبێ دەسوقاچی ماسکەی ئەم شتان نییە لە دینە. رسول الله صلى الله عليه وسلم كوحي بوهات چلەی کێشایەوە چویە خەڵوە نەخێر باشە. جا قسەیەک هەیە لەلایەن هەندێک گومڕاو سەر لێشێوەوە کاڵێن چیڵێن پێغەمبەرایەتی بە هەوڵ و کۆشش ئەتوانی بەدەستی بێنی، هەڵبژاردن نییە لەلایەن ئەڵڵاوە، بەڵکو خۆت بە ماندووبوون ئەتوانی بەدەستی بێنی. بۆیە زۆرێکیش لەوانەی دیعای چیان کردو پێغەمبەرایەتی، بەڵام ئەو قسەیە کوفرە، هەر کەسێ بیکە لە دینەی باتە دەرەوە. پێغەمبەرایەتی هەڵبژاردنە لەلایەن ئەڵڵاوە جەل جەلالوه، ئەنجا هەوڵ و کۆششە باشە. جا ئەوان کە ئەڵێن پێغەمبەرایەتی هەوڵ و کۆششە هەڵبژاردن نییە، ئەڵێن ئەمە بەشێکە لەو هەوڵ و کۆشانە، بڕە چلە بکێشە و لە خەڵوایە بمێنەرەوە کە شەیاطین و جنە دیوەرە دەرەوە بڵێ مەلایکەم بینی و عەرشی خوان بینی و ئیمان بێنە بە ئەو خەڵکە بانکە بۆ لای خۆت و بڵێن پێغەمبەر. چونکە شەیطان خۆی پیشانی خەڵکەدا بۆشێ. شێخ عەبدولقادری گەیلانی بە سەراتێکیە بۆ خۆی جارێتەوە، فەرمێ لە سەفەرێکە ماندوو بووم لامدا پشومدا، فەرمێ شەیطان هاتە خەیاڵم یعنی خەو، بینیم عەرشێکی گەورەیە لەسەر ئاو نورێکی زۆریشی لە چواردەورە، وتی ئەی عەبدولقادر من پەروەردگاری تۆم، نەیوت من پەرستراوی تۆم، نەیوت من ئەڵڵام، تی ئەنا ڕەبوک، نەیوت ئەنا ئیلاهوک، لقد وضعت عنك التكاليف، ئەوە تۆی تر گەشتی بە پلەیە کەس پێی نەگەشتووە، من لەمڕۆ بەدواوە ئەمر و نەهیم لەسەر تۆ هەڵگرتووە، یعنی تۆ هەرچێکی بیکە، هەرچیش ناکەی مەیکە، حرام و حەڵال بۆ تۆ نییە، فەرمان و قەدەغە بۆ تۆ نییە. فەرمێ شێخ عەبدولقادری گەیلانی فەرمووی لعنەتی خوات بێ لێ بێ ئەی دوژمنی خوا درۆکەی تۆ شەیطانی. فەرمێ کە وای وت لعنەتی خوات لێ بێ دوژمنی خوا تۆ شەیطانی، خۆی فەرمێ کە وام وت فەرمێ عەرش نەما و نور نەما شەیطانمایەوە وتی ئەزانی ئەبەوە چەند کەس مەڵخەڵەتانە، بێ چەند کەس دی بێتی و دێ الله ئەکبەر بوون بە پێغەمبەر، الله ئەکبەر بوون بە ئەولیا، کورەوە مەلایکە بوو، کورەوە شەیطان بوو، خۆی هەزارانی وەکو تۆی هەڵخەڵەتانە بۆ شێوە. جاوتیان بە شێخ عەبدولقادری گەیلانی چۆن زانیدەوە خوا نییە، ئەوە شەیطانە. دی بە دووشتە، یەکەمیان نەیتوانی بڵێ من ئیلاهی تۆم، من پەرسراوی تۆم، دووەمیشیان الله جل جلاله عەدلە، تەکلیفاتی لەسەر پێغەمبەران لا نەبردووە، چۆن لەسەر من لایەوە، یعنی داخوازی لەسەر پێغەمبەران هەبووە، نوێش بکەن، ڕۆژوو بگرن، زەکات بن، حەج بکەن، چۆن بۆ من ئەوەکە لایەوە، بۆ من لە پێغەمبەران ئازیزترم، حەشتی واناکە. بۆ دوانەیە زانیم کە ئەوە شەیطانە، بەڵام ئەوان هەر وتی من عەرشەکەمە و تاو دوامکەوە دوایەکەوێ. جا بۆی بەڕاستی شەیطان خۆی پیشانی ئەو جۆرە کەسانە ئەیترەوان جوازان تەواو گەشتون بە حەقیقەت، جا خۆیان وای پێڵێن. جاو مەرحەلەیەشیان ناوناوە فەنا فی الله، ونبوون لە خوایە. ئەو ئاخر مەرحەلەی با بڵێن هینیەکەیانە.